بەناوی خوای پەروەردگار ساڵتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیام. خۆشحاڵم کە لە بەرنامەی دوانگەی خەڵک لە خزمەتانم. دیارە تەوەری ئەم شۆمان قسەکردنە لەسەر گرنگی واژۆی پەرلەمانتارێک بۆ پرساندنی حکوومەت چییە؟ دیارە نزیک بە 15 ڕۆژە هەندێک پەرلەمانتار کە ڕێژیان 22 پەرلەمانتارە واژۆیان کۆ کردوێتەوە بۆ پرساندنی حکوومەت و سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی لەسەرەوەی کە ئایا بزانن بۆچی 121 موچە یاسایی دەبڕێەوە، بۆچی بارودۆخی دارایی بەگشتی بەم شێوازەیە ئێستا کە عێراق ئامادەکاری دەکات بۆ دابشکردنی موچەی مانگی 9 بەڵام لە هەرێمی کوردستان تازە موچەی مانگی 3 دابشکراوە، ئەویش نزیک بە 50 ڕۆژ بەسەریا تێپەڕیەوە. بڕیار وایە هەفتەی داهاتوو وادەی دابشکردنی موچەی مانگی 4 دیاری بکرێت. ئیدی وادەکەشکەیە دیارە نزیک دەبێتەوە لە 6 ڕۆژ جارێک موچە دابش بکرێت بە لێبڕێنی 121 کە مەحەقی خۆیەتی سەرۆکی حکوومەت جێگرەکەی وەزیری دارایی لەسەر ئەمانە لێپرسینەوەیان لەگەڵا بکرێت لە پەرلەمانە. بەڵام دیارە زۆر جارێمە دەڵێن باشە پەرلەمانتارێک چی پێ دەکرێت، یاخۆت پەرلەمانتارێک بە تەنها خۆی گرنگی چییە؟ زۆر جار دەڵێن ئیلا دەبێت زۆری نەبی. ئەوە تا ئەمڕۆ فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی سەرۆکی فراکسیۆن توانیویەتی هەڵمەتێک دەست پێ بکا بۆی کە لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی بکرێت کە دیارە جاری یەکەم کە یاداشتی کیان ئامادە کرد بوو ڕێژەی یاسایی یاداشتەکە تەواو بوو، بەڵام بە هەر پاسایەکە بێ سەرۆکایەتی پەرلەمان یاداشتەکەی ڕەت کردەوە بۆ دەبێت جارێکی دیکە بە پێی پێڕەوی ناوخۆ یاداشت کە بەرز دەکرێتەوە ڕێژەی یاسایی خۆی 23 پەرلەمانتار واژۆیان بکەن. دیارە بەداخەوە هەندێک پەرلەمانتار لە ئێستایا واژۆکان کشاندوێتەوە یا واژۆی ناکەنەوە. ئێستا تەنها یەک پەرلەمانتار ماوەکە واژۆ بکا بۆ لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی. بۆیە تەوەری دوانگەی خەڵ لەسەرەوەی گرنگی واژۆی پەرلەمانتارێک بۆ پرساندنی حکوومەت چییە؟ پەیوەندیەکمان لەگەڵ بزانم کاک سەعەدوڵڵا لە چوارپڕنە. کاک سەعەدوڵڵا سڵاوی خوا لێبێت. السلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. زۆر سپاس، هەموو کاتێکت باشتر بۆ تۆ. زۆر سپاس دەکەم. سپاسی برا بەڕێز دەکەم پەیوەندەکە وەرگرتم. یا ڕەبی هەر شاد و سەرکەوتوو بن، هەر وای گەورە بتاپارێت لە هەم بەڵام مصیبەت و هەموو ناخۆشیی. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان دەستخۆش بێ. وەڵامی پێماوی هیچ کەسێک ئەوڕۆ ڕێزمێکەوە بە جەنابزیت هیچ کەسە خیرەتی ئەوەی نەماوە کە حکوومەت سەرۆکی حکوومەت لێ پێچنەوە بکە ئەوەندا ئاتا بەیەکچێتیشەوە هیچ کەسێک پێمابی لێستانەوە و لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت ناکە لە بۆی ویان لەخۆ کردو بەسەر خۆیان دازار کردووە. سەرۆکی حکوومەت کەسێکی لە بنەماڵەی بەردانیە، کەس ناوی زورەتی ئەوەی نیە لێپرسینەوە و لێ ئەوەی لێ بکاتنەکە سەرۆکی حکوومەت بەرە دادگا بە بەرە پەرلەمان بە. پەرلەمان ماداری هەر نییە، پەرلەمانێکی مقەباییە، پەرلەمانێکە هەر بەنێو هەمانە بە عملی و کردار ناکە. ئەوەی هەیە دوو شتێک دەبە مەگەر ئەوانەی پەرلەمانتارەکانی کۆمان وەکوونەوەی نوێ وەکو پەرلەمانتارەکانی کۆمەڵی ئیسلامی کە ئەوانە جلەتیوان هەیە کە بەڵام بەتەنێ بە تایبەتی یەکێتی زۆر لەو دۆخی بەرپرسە کە سەرۆکی حکوومەت ئەوە کردوێتە زۆر نامیزان بوو بەسەر هەموو شتێکدا کەس ناتوانانی یەک شتکە لێپرسینەوەی لێ بکات بۆ پەرساندنی سەرۆکی حکوومەت. هیچ ئەوەیان نییە، نانی یەک کەس ناتوانێت کە لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەتدا لە بۆی کەسێکی بنەماڵەیی و حیزبیە، کەسێکە لە بنەماڵی بەردانیە، کەس ناوێتی کەس جورەتی ئەوەی نییە، خیرەتی ئەوەی نییە. بەڕاستی سەرۆکی حکوومەت کەس ناتوانانی لێپرسینەوەی لێ بکات. زۆر باشە. کەواتە کاک سەعەدوڵڵا بە بۆچوونی تۆ چاچن لە پەرلەمانتار زۆر جار دەوتین باشە فلانە فراکسیۆن 4 نەفەرن 6 نەفەرن 7 نەفەرن چیان پێ دەکرێت، یا پەرلەمانتارێک بە تەنها خۆی چی پێ دەکرێت؟ بەڵامەوە تا 15 ڕۆژە ئێمە ینی ماوینەتەوە بۆ واژۆی پەرلەمانتارێک بۆی کە یاداشتەکە ڕێژەی یاسایی خۆی تەواوکە بۆ لێپرسینەوە یا پرساندن لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی. بە بۆچوونی تۆ گرنگی واژۆی پەرلەمانتارێک ئێستا چی دەردەخا؟ یا با بڵێن ئێستا 111 پەرلەمانتار 22 پەرلەمانتار واژۆیان کردو، ئێوانی دیکە لەکوێن؟ بەڵێ وەڵی پەرلەمانتارەکانی دیوەندی ئەوانەی لە حکوومەتن بەڕاستی ئەوانە وەکو دارودەستەی هاوڕازی هاوئاوازی پارتینە یان دارودەستەکانی دوای پارتینە ناو جوولەتی ئەویان نییە، نانی ویان لێکراوە کە دانی هیچ خیرەت و ئەوەشان نەبێ بەرامبەر ئەو سەرۆکی حکوومەت کە يعني بدنجي خلق بو خوي كدو تفرج احمد بدنجي خلق كان تفسر احمد هل او برلمانتارانا هنا تفسر احمد اواني لحكومتنا
نابێت ینی واژۆی دەبێ ئەو پەرلەمانتارەکان لەسەر بێ بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوودەویە کە خۆی دەسەڵاتی دووەمە لە هەرێمی کوردستان بەڕاستی یەکێتی زۆر بێدەنگە لە ئەو شتێک کە ئێستا دەکرێت بەڕاستی زۆر ینی خەڵک زۆر ڕووی دەویە خەڵک زۆر دەستی لەسەر ینی هیچ ئەوە چینە بەڕاستی ینی هیچ لێپرسینەوەکو لێ شتێک نییە لە سەرۆک حکومەتێکمان هەیە کە هیچ کەس لێپرسینەوەی لەگەر ناکە بەکەی بخۆی بەشتی ئەوەی خۆی نانیشتی دەکا بەڕاستی زۆر باشە کاک سعدوڵڵا سپاس بۆ پەیوەندیەکەت دەچمە چۆمان باوکی هاودارمان لەگەڵ باوکی هاودار سڵاوی خوا لێبێت ڕات لەسەر تەوەری دوانگەی خەڵک چییە لەوەی کە بە بۆچوونی تۆ گرنگی واژۆی پەرلەمانتارێک لە ئێستادا بۆ پرساندنی حکوومەت چییە؟ سڵاو لێەوەی بەڕێزیش دەستخۆشتان لێ یەکەم بۆ ئەو تەوەرە مهمە زۆر سپاس دیارە تەوەرەکاوەیە گرنگی واژۆی پەرلەمانتارێک بۆ پرساندنی سەرۆکی حکوومەت باشە بەس ئەکرێ من پرسیار لە جەنابەت بکەم بەڵێ فەرموو ئەگەر هاتوو پەرلەمانتارێک نا هەموو ئەندام پەرلەمانەکانی حکوومەتی هەرێم واژۆیان کرد باشە بەڕێی تۆ چ لە وەزعەکەیە گۆڕێت وەڵاگەر هەمویان واژۆیان کرد سەرۆکی حکوومەت دەگۆڕین باور بکە هەموو ئەندام پەرلەمان و سەرۆکی پەرلەمان و هەموو حکوومەت هەموو هاوڵاتیانیش ئیمزا بکەن ئێمە ئەزمونمان زۆر لەگەڵ حکوومەتەوە بیست نزیکەی 30 ساڵە ئەو حکوومەت و پەرلەمانە هەموو ئەو داهاتەی لە حکوومەتی هەرێمە تەخشان و پەخشانی پێەکەن باشە گەمە بە چارەنووسی ئەو میلەتەی خۆیانەکەن وەکو دێی هەر باچیان نەبی ئایا و میلەتی وانە دەنجیان پێداینە دەنجیان پێ نەداینە ینی برێ باچیان بەوەی نییە ینی کەمترین خزمەت بە میلەتی خۆیان باوەکانی خۆیان بکەن باوکیادار با من شتێک بە تۆ بڵێم ئەی کامەیە شەڕی ئیرادە هەموو ئامانجێک کە دەیگریتە بەر دەبێت ئیرادەیەکی بەهێزت هەبێ بووی ئەم ئیرادەیە زۆر جار دەبێت شەڕەکە بە ئیرادە دەکرێت ئیدی پێشەوەی کە تۆ بچیتە ناو شەڕەکەەوە دەبێت ئیرادەی خۆت بەهێز بکەیت بێبێەوەی بیر لە دۆڕام بکەیتەوە ئەگەر ئێمە قەرار بە ئیرادەیەکمان هەبێ بێەوەی بیر لەوە بکەینەوە ئایا سەرۆکی حکوومەت کێ یا فڵانە یا ئاگۆڕێ یا ناگۆڕێ ئەگەر قەرار بێ بەم شێوازەی ئێستش کە جەنابەت دەڵێستە و یانزەکە بیر بکەانی واژۆش بکەن و هیچیش نەگۆڕێ دەبا هەمومان دانیشین هەمومان بچینە ژێر سایە ئەم دەسەڵاتە گەندەڵەوە هەمومان پێی قوبوڵین بەشێک نین لەو گەندەڵەیە کە دەکرێت و لەو نەشەفافیە کە دەکرێت خۆ ناکرێ هەمومان بچینە پاڵی و لەگەڵ ئەوە گەندەڵ و ناشەفافین خۆ دەکرێت ئێمە هەمومان ئیرادەمان هەبێ ئیرادەیەکی بەهێز و ساف و سەلیمان هەبێ خۆ هیچ نەبێت دەبێت شەڕی ئیرادەی خۆمان بکەین کە پێی ڕازینین کە شەرعیش پێمان دەڵێ کاتێ پێی ڕازینین دەبێت بە زمان بەدەست ئەوەی کە پێمان دەکرێت دەبێت بیکەین نابێت دانیشین چوارمشکی لە بەروی کەمادام دەڵێن خۆ فڵانە کەس دەسەڵاتی هەیە و ناگۆڕێ ئێمەش دەبات ینی واز بێنین بەڕێزم بەڵێ بەڕێزەکەم ئەگەر ئێستا بێت و ینی ڕاپرسێک لە ناو تەواوی هەرێمی کوردستانە بکرێت لە هەموو تاکێک برسی برێ ئایا تۆ ڕازی بەو دەسەڵاتە بەوانەی کە دەنجیان پێداوە بەوانەی کە دژیش بوون و دەنجیشان پێ نەدایە لە هەر تاکێک برسی برێکا کە تۆ ڕازی بەوە دەرێ ناڕازیم بەرام لە هەمان کاتدا ئەگەر بێت و هەڵبژاردن بکرێتەوە بە هەمان گڕوتینی پێشتر دەچین دەنگ بۆوانە دەدەنەوە خۆ بەتەکیید بەشێکی زۆری خۆمە من کەواتەمانە ئیرادەیەکی بەهێزیان نیە لە ئەسڵا بەس حاضر خۆرن لەوەی کە هەیان بێت بۆیان ینی ڕێگەکەیان بۆ تەخت بکرێت ئەوەی کە هەمیشە شەڕی بردنەوە دەکاش ینی تۆ ئێستا وەکو تاکێکی مسلمان ئەرکی سەرشان تا چە پەرلەمانتاربی چە تاکێکبی لە ماڵەوە دەبێ شەڕی نەعەدالەتی بکەی ئیدی لەگەڵ دراوسەکەت بێ لەگەڵ هاوڕێکەت بێ لەگەڵ مەسوولەکەت بێ وانە ئاینی پیرۆزی ئیسلام وامان پێ دەڵێ بۆیە ئێستا ئەگەر تۆ ینی پەرلەمانتارێک لە هەر فراکسیۆنێکە بێ خۆ ئەرکێتی تەنانەت یاساکەش ڕێگادا لەوەی کە تۆ پرساندن لە سەرۆکی حکوومەت بکەی خۆمەرج نییە سەرۆکی حکوومەت هاتە ناو پەرلەمانەوە تۆ ئیتر متمانی لێ بسێنیتەوە بەڵام ئەمە ئیرادەیە بامەدام ناومان ناوە پرۆسی دیموکراسی زۆر ئاسایی خەڵک پێ بزانێ خەڵک کاکە کە داهاتەکەی چی لەکەی لەکوێی سەرفەکەی داهاتەکەمان چۆنە وانە با وەڵامی ئەمانە لە بروی لەناو پەیامێکە لە بەردەم ئۆتۆکیەکە دەیخوێنێتەوە و بزانێت بە ڤیددیو بڵاوی بکاتەوە با لە پەرلەمان بۆ 111 پەرلەمانتار و بۆ خەڵکی بڵێ خۆ نەمانێ ناوەتە ناو لە پەرلەمانە و متمانی لێ بسێنینەوە بەڵام گرنگەوەی ئەمە ببێتە ڕیتمێکی دیموکراسیانە کە خۆیان بانگەشەی بۆ دەکەن لە هەرێمی کوردستان بە ئاسایی بێ پەرلەمانتار پەرلەمان سەرۆکی حکوومەت جێگرەکەی وەزیری دارایی بانگ بکرێت خۆ خۆیان دایانناوە پێڕەوی ناو خۆ خۆیان دایانناوە بە زۆری خۆ نایاسایی نییە خۆ هەنی شتێکی زۆر نۆرماڵە بۆیە گرنگ ئەوەیە شەڕی ئیرادەیە نابێ بەو شێوازە بیر بکەینەوە بڵین ئەگەر 111 پەرلەمانتارەکە ژواژۆی بکەن هیچ لە هیچ ناگۆڕێ بە دڵنیایە وانە ئەمڕۆ ئەگەر سەرۆکی حکوومەت بێتە پەرلەمانەوە دوو سبەی ئەو نایەکێکی تریان
لە ترسی محاسبەکە کەمتر گەندەڵیەکە بەرەبەر ڕێژەکە کەم دەکرێتەوە ئەگەر بەڕێزم ببوورە داوای لێبوور نەکەم لا و هەموو ئەو هاوڕیانەش کە لەسەر خەتن بەرەم ئەزانی یەک شتی دیکەشی هەیە زۆر بە خێرایی زۆر داوای لێبوور نەکەم خۆ پیشاندان و داواکردن و ئەو هەموو برێمچە براوکردنەوە ئەو هەموو شتانە لە پەیجەکانی خۆیان بەرەم یەشتی هەیە لە پێناو خوانیە لە پێناو دین نییە ناگۆڕدرێ لەو بەرژەوەندی بەری و جیفانی خۆ وڵاتیش زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت باوکیاودار لە چۆمانەوە دەچمە بەردەڕۆژ کاک سوهەیب باوکی سوهەیبمان لەگەڵ باوکی سوهەیب سڵاوی خوا لێبێت فەرموو بزانم ڕای جەناب لەسەر تەوری دوانگەی خەڵک چووە ماشە سەلام عەلەیکوم عەلەیکوم سەلام وەرەحمەتوڵڵاه پێشەچی دەستخۆشتانی دەکەم و داوای دوعای خێر بۆ مامۆستا محموودجان دەکەین ئینشاءالله خوای گەورە سەلامەتی دەکەوە بە شیفای عاجل بۆ دەمێری دەگەڕێتەوە سەر بەرنامەکەی خۆی ئینشاءالله و دەربارەی تەوەرەکەی جەنابتان بەحقەت زۆر گرنگی خۆی هەیە و دوی ئێستا ئەو پەرلەمانتاری کە ئێستا ئەگەر پێ واژۆی بکات ئەم پێم وایە ڕاستەی هەمویان گرنگە بەڵام ئێوەی زۆر گرنگترە لەوانین کە پێم وایە هەندی هەر 22 واژۆیەکەی تری گرنگی خۆی هەیە لەبەر ئەوەی لەسەر ئەوەی ڕاوەستاوە بە حتا شەر گۆتیانیش باسیاوی دێکرد شەرتیش نییە تو یعنی ئەوە کە واژۆ کرا و سەرۆکی حکوومەت هاتە پەرلەمان یەکسەر متمان لێستنراوە و نازانم لەوەندە لەو شتەی دەترسێت سەرۆکی حکوومەت خۆکاکە پەرلەمانتاران هەمووی لەگەڵینە زۆربەی لەگەڵەوی ناوانی خوێن لە لێستانەوەی متمانە دەتوانن لەوێ دەریش پێنەدەن بەڵام بە حەقیقەت بەداخی زۆر گرانەوە لۆ هەندێک پەرلەمانتاران لێرە مەبەخۆم بە حەقەتەوە چەند ساڵە تماشان دەکەین هەندێک پەرلەمانتار هەبوون بە حەقەت بە شەیدیان پێدەگەیشتم من بەخۆم لەخاستەنم دوو پەرلەمانتار بە حەقەت لە سلەیمانی وەکو شێت خۆیان دەرێخست بەڵام بەداخەوە یەکێکیان سەرکەوتوو و خۆی بە هیچ شێوەیەک تەسمیلی مالی دنیا و پارە نەکرد گەڕاوە باوشی گەڵ گەڕاوە ناو میلەتی ئامادە نەبوو خۆی تەسمیلی پارە و امتیازات و مالی دنیای بکە لەبەرەی گەڵ ماوە و لەبەرەی جەماوەر ماوە هەر وەختێک گۆڕانکاریەک بەو دەسەڵاتی دابێ ئەوە سەرمەشقی ئەو زەماوەرەیە باوکی سوێب دەمەوێت بزانم لێرەوە تۆ چی بۆ پەرلەمانتارانەڵی کە واژۆیان نەکردووە لەوەی کە گرنگی واژۆکەیان بۆ ئەمڕۆ بێت وڵاهی ئەوجا ئەو پەرلەمانتارەی کە خۆی لە میدیاکە باز دەکات کە خۆی بێ وا لەبەرەی گەلە و لەبەرەی خەڵکە و باسی خۆتی خەلک دەکەن و قسەی زەبەلاح دەکەن وڵاهی ئەو ڕۆشەرتە دەبا ئەو ڕۆخۆی دیاربێخی واژۆیەکە چی تێدا واژۆیەکە و شەر هەر وەکو واژۆیەکانی ترا بەڵام بە حەقەت واژۆی من دەبێم گرینگە لەبەرەوەی هەر وەکو ئێستا تۆپەکە کەیتە ساحەی پەرلەمان ئەو تۆپەیەش تەقەلەکانی هەروە شابێت چوپەکەی لە دەرێنی ما لەسەر کەی پەرلەمانتارێک ماوی شەقشتی هەدە تۆپەکەی تەقی تاریخی بخۆی دروست بکات بە حەقەت مێژووی بخۆ دروست دەکات لە ناو گەل و جەماوەت ئەوەی ئێستا واژۆی بکات یعنی مێژوویەکی زۆر مەردانە بۆ خۆی دروست دەکات ئەم پێم وایە زۆر باشە بەخوای ئەوەی تریش یعنی ئەو پەرلەمانتارەکانی تریش ئەینسەر پێم سەیرە وەڵای شەرمیان بەخۆی بێنە سەر کەناڵ و سەر تەلەڤیزیۆنەکان باسی گەل بکەن و باسی مافی خەڵک بکەن و باسی ئەوە بکەن یعنی شەرمە بە ئارەکەی شەرم بڕێژن یعنی تووەرە نەتوانی واژۆیەک بکەیت زۆر باشە باوکی سوێب پەرلەمانتاری تۆ حەقی خۆتە و تۆ حەقی ئەو کاکە فەرمووار بکە پەرلەمان چی دەکە باوکی سوێب خەڵکی تر لەستە هێڵە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت و بۆ ڕاکەت سپاس دەکەم دەچمەوە سلێمانی کاکسیروانم لەگەڵە کاکسیروان سڵاوی خوا لەبێت ڕای جەنابەت لەسەر دوانگەی خەڵک چییە کە چاوەڕەکەمان لەسەرەوەی گرنگی واژۆی پەرلەمانتارێک بۆ پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی لە چیدایە پێشەکی کڵاوی خۆی گەورە لە جەناب و لە بیسەران و بینەرانی تەلەڤیزیۆنی پەیامە ئەکەم من ئەو سیروانەی کە تەمەنم 12 ساڵ بوو پێشمەرگەی حزبی شۆی عێراقی بووم لە بەتالیۆنی حەوتی ئەورامان لە کەڕەداو ئەمە یەک بۆی خەڵک باز بزانێ تەمەنێکی زۆرم سەرف کرد لە پێناوی کوردایەتی و پێشمەرگایەتی و خزمەتکردن بە خاک و نیسیمان دوام لەسەر تەوەرەکە جەنابی مەسرور بەرزانی کوڕێکی سادە و ساکارە پێویستی نەئاکرد بەو شێوە پەرلەمان بشێن بە ئیمزاکۆکردنەوە لەسەر کەسێکی کوردپەروەر کەسێکی پێشمەرگە باوک پێشمەرگە بازی پێشمەرگە هەر لە سەردەمی مەلا مستەفای بەرزانیەوە هەتا باوکی مەسعود بەرزانیەوە تا خۆیکی کە پێشمەرگەی کورد و کوردستان بووە
پێم وایە پەرلەمان پێوازی کان خڵخانەوە کە وایان لێ کردووە ڕق و سینە دروست بێ لە ناو ئۆڵی پەرلەمانە ئەجینان مەسرور بەرزانی بە پێی خۆی بەبێ وازووکردن پێویستی ناکرد خۆی ئاهات بەبێ ئەوەی کەسێک وازوو کا لەسەری خۆی ئامادە بوو لە هۆڵی پەرلەمانە بەڵام سەکە وا من بە تعبیری خۆم وای لێگەیەمەوە کە ڕق و تینێگەیە یاخ و بغزێکەیە یاخ و ڕقێگەیە لە ناو هۆڵی پەرلەمانە بەرامبەر کەسێکی پێشمەرگەی وەکو مەسرور بەرزانی ببرن دەربڕن یعنی بەڕاستی مامۆستاگیان کوردایەتی و پەرلەمان بەو شێوە نابێ ئەبێ هەموو شتێ بەهێمنی و لەسەرخۆ و یعنی من ستایشی جەنابی مەسرور بەرزانی ناکەم ئەویش پێشمەرگەیەکە وەکو من ئەویش خەبات و شۆڕژگەڕێکە وەکو من کوردستان بەو جوانە کوردستان بە بنەماڵەی بەرزانیەوە جوانە ئەبێ هەمومان هاوکەبابین ئیسلامی تەواوی حیزبەکان لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ جەنابدان. کاک سیروان زۆر سپاس بەڵام دەمەوێت شتت پێ بڵێم تۆ لە 12 ساڵیەوە پێشمەرگەی ئەوەندە سادە و ساکاری کە فەرمووە تا زۆربەی بەرنامەکان تەلەفۆن دەکەی پەیوەندی ڕەنگە ئێستاگەر زۆر بە ئاسانیش تەلەفۆنێک و بۆ بکەم ئەم شەویش لە لای جەنابەت داوەت بین هەمومان زۆر ئاسایی بێ لەلاتەوە بەس بەو خوایە کە تۆ لە 12 ساڵیەوە پێشمەرگەی کە دڵنیام کاک مەسرور بەقەت تۆ پێشمەرگایەتی نەکردووە ئەگەر ئەوەی جەنابەت کە دەڵێت لە 12 ساڵیەوە پێشمەرگەی بەخوا ئێستا بە من و تۆشەوە کە پێشمەرگەیەکی ڕیشت لە پێشمەرگایەتیە سەرف کردووە بە یەک مانگیتر ناگەینە لای کاک مەسرور باپیری شۆڕەتی کوردی دامەزران و ئاڵای کوردستان لەسەر دەستی مەسعود بەرزانیە وەریش کوڕی ئەوە ئەویش هەر شۆڕژگێڕەوە بەس بەخوا بەو سادەیە نییە کە جەنابەت باسی دەکەی کاک سیروان بەو خوایە کە لە 12 ساڵیەوە تۆ پێشمەرگەی ئێستا بڕۆین بە یەک مانگیتر ناگەینە لای نەسم دیوە بەدوو وەکو دەموتاو بەڵام لە ساخێک چۆنەڵی بینیومە لە دوورەوە بەڵام کەسێکی سادەیە زۆر ئاساییە دێتە ماڵی من دێتە ماڵی برایەکی کۆمەڵی ئیسلامی یا برایەکی ئیسلامی هەموو یعنی بڕاتکە مەسرور بەرزانی سادە و ساکارە زۆر باشە بۆ هیوایی کاوەندە سادە و ساکار بێ وەک جەنابەت دەڵێ کە هیچ نەبێ ئەم ڕق و قینێش بخاتە ئەو لاواگر هەڵی گرتووە خۆت ئاماژەی پێکرد سەردانێکی ماڵی جەنابەت یاخود بچێتە پەرلەمان بۆی کە وەڵامی پرسیاری پەرلەمانتاران بداتەوە سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی کێوان لە پیرەمەگرونەوە لەگەڵ مایە باوکی کێوان سڵاوی خوا لەبێت ڕات لەسەر دوایگەی خەڵک چیە لەوەی کە گرنگی واژۆی پەرلەمانتارێک لە ئێستادا لەم چەند ڕۆژەیە کە بۆ پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی لە چیدایە بە بۆچوونی جەنابەت. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. والله إذا قربان جان من باوكم دزن لمالك من دزن عقب من دالك كان دزن من بيموا شيء محاسبك شيء ما محاسبك معناها أما باولا يعني هيت فنات ولا شيء محاسبك إلا بريدك ما تزين أو برزاني كواناس أو نزاك وكانوا أخوان لا تسرن داوي توحي بطارة أتوانا يجي شام بكرم لنا أما بوتو باسی ئەو مەسەلەی منە پێشەوە بەسەرێکی پەرلەمانەکە کە خۆم دەگە پێداوە حتا مامۆ پەنجەی شەهادەشم دەبڕم ئەگەر پەنجەی نوێژم شەهادەشە ئەمە یەک دووش من داوا لە خەڵکی کوردستانەکەم با درۆ لەگە خۆمان نەکەین با بێت ئێمە چل مانگیان برسی کردوین ئەوە نزیکە چل مانگە ئەوان بە 2 مانگ و بە 3 مانگ و چێکواندن با ئەم مانگەش برسی بین بە دەستی خۆمانەوە مەعاش دیە هەر ماڵەوە یەک فەنگ کڕێ ماڵی بە پەنجێک کۆتایی پێ دەبرا ماڵی یەک فەنگ و ماسەرێکی شەکی بەسە حەلەکەیەوە دەبرا بەڕێزەکە من پێم وانەیەمانە بە شەقەنەوە بە قاقەزێ بنووسین و بە پێکەنین و زەردەخەنەوە ئەمانەی لە سواری سەرمان لاسن ئەمە حەلەکەی هەر ئەوەیە راپەڕینێکی سەرتاسەریان لێ بەدەست بێن بەڵام ئەمان نێڵین هیچیان لە دەواازەکانی شەوە دەچن لە 2 سیارەیان خەی لەبەرێ من پێشمەرگەمەوە بە ڕێزاڵە 22 ساڵ من 21 ساڵە پێشمەرگەم 300,000 قەرز کردو بە نمەکی ماڵ 300,000ەکەشم وا خوارد مەعاش نییە کاک سیروان ئەڵێ سەرۆکی حکوومەت پێشمەرگە بووە زۆر سادەیە هەرچی ناشی نەشانی ئەوانەوەی شتێکی جوان شایانیان نییە پێوانەیە شتێکی جوانیان قابل بێ دەستخۆشی لە بەڕێستەکەن هیوادار ماوەسا عەلی باپیر جەماوەری خۆی وەکو ئەو جەماوەرێکی زۆر تایبەتی هەیە بەخوا ئیسلامیش نیم بەخوا یەکێتیم سوێن بخوا بەهانی ئەگەر پێویستکە ناوی بەو باپیرشم دێنم لە شۆر داوامەکە بەڵام هیوادارم حیزبە ئیسلامیەکان دەمنەوەی نوێ کێوچێوە بێنە سەر زادە خەڵک هاندن بۆ ڕاپەڕین بەدفەنگێکەوە ماڵی یەک نەفەری چێ و نەفەرەکە بەدفەنگەوە بێدا بە چەقەنە لێدان و بە سیکەفیک ئەمانە ناڕۆن ئەمانەوە
ئێمە بەتفەنگ بژێناومان نەسەر حکم دەبێت بەتفەنگیش دایان بێتەوە. زۆر باشە سپاس بۆ تۆ باوکێکیان لە پیرەمەگرون لە ژاڵەوە کاکامەرانم لەگەڵایە کاکامەران سڵاوی خوا لێبێت ڕای جەنابەت لەسەر ئەوە چییە کە واژۆی پەرلەمانتارێک تا چەندە گرنگە بۆ لێپرسینەوە پرساندن لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. میێوەی براکەم دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس. وەڵایی وەکو تعلیقێ بۆ کاک پیروان نازانم ئێمە خۆ لە سوید ناژین ئەو برادەراڵێ زۆر سادە و زۆر سادە طبعا نەبێت سادە بێت سادەیی لەوایە کە پارەی میلەتە هەمووی لە جیفانیەوە نایە کوی سادەیە ئەم پارە دزینەیانی ئەم نەوت دزینە سادەیی لەکوێیە ئەم چەوسانی ئەم خەڵکە یعنی ئەم هەموو میلەتە بەس بیشکەشەوە ناڵێنێ سادەیەکەی لەکوێیە بەس کاکسیوان تێبگەیشتمایە لە سادەیەکەی یعنی کاکسیوان کە قسەیە کرد بەخوا بیری ڕاپەڕینەکە مەکەوتەوە نییەوەنە بە ساد و سڕیوینەوە قسەیە کرد و نەفەتێکی وەڵا کاکامەران سادەیی لەوەیە وەکو خەڵکێکی سادە بژی وەکو خەڵکێکی سادە ڕەفتارکە وەکو خەڵکێکی سادە لەگە خەڵکا تێکەڵ بێ دەسوڵێکی فراوانی هەبێ کراوەی هەبێ بۆ زوو ڕقوقینە هەڵنەگرێ ئەمە بەمە دەوترێن کەسێکی سادە ئیدی نازانم کاکسیروان کە بۆ خۆشیە لە کاک مەسروری نەبینیەوە بەڵام دەڵێ کەسێکی سادە و ساکارە منیش ئەڵەم ناوی سادە و ساکارە احتیمالی سادە و ساکار بێ بەڵام سادە و ساکاری چۆن چۆنیە بێ سادە و ساکاریەوە لە کاتێکە ئەگەتۆ میلەتەکە ڕازی بێ تۆ بەبێ حیمایە لە ناوێنە پیاسەکەی بگەڕێی یعنی لە هیچ شتێک نەترسی بۆ لەبەرەوەی دەست پاک بێ ئەم پیاوەڵێ من 12 مانگم ماوە مەعاش احتیمالی هەیە ڕاستە 12 مانگی یاوە بەڵام بەوانەی خۆی یاوە ئەوانەی کە نزیکێتی ئەوانەی کە دیفاعی لێکە ئەوانەی کە ڕۆژێ لە ڕۆژان میلەت ئەوێ دەناویان بەرەوە ئەوانە دیفاعی لێەکەن یعنی من تەمە ناکەم بەڕاستی ئێستا حالیان کاتی ڕاپەڕین بەڕاستی ئیتر یعنی خەڵک نەفەسی بڕاو من خۆم لە دایرەیەکم باوەڕەکەی خەڵک زۆر زۆر برسیێت زۆر بێتاقەتە سەرە ڕای ئەوەی کە مەعاز نایەن هیچ شتێک نییە کەچی دەوامیان زیاد کردو و هەم نەک هەردەوامیان بەڵکو سەعاتەکەیشیان زیاد کردو زۆر باشە زۆر بە کورتی زۆر بە کورتی کاکامەران خۆشتر و خۆشتر و ناخۆش کەس نازانێت کام هەواڵیان خۆشە کاکامەران زۆر بە کورتی موچێ بڕن دەمێڵە موچە زوو زوویەت کەس ناگەیانیدم بەڵێ سێکە زۆر بە کورتی چی بۆ پەرلەمانتاراناڵی کە واژۆیان نەکردو لەسەر پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی ئێستا پێویستمان بە یەک واژۆیە زۆر بە کورتی من داوای لەو برادرانش لەم لەسەرخەتن زۆر بە کورتی من پێکەنینم بە پەرلەمان و بە دەنگان و چونکە هەموو شتیان خۆیان برا لەگەڵ سنگی ژابیکە ئەمانەی بنەوە لەگەڵ یعنی لەگەڵ یابانی ژابیکە نەرجێکی پارتی باتەوە پێویست بەوە ناکەم دەنگان من گاڵتەم لێ هەنێک کەس باسی دەنگانەکە دەنگانی چی کاکە دەنگان حەوت زەمانەمانە دەرنەچوو بەڵام دڵنیا بە دەسەڵات کاکەمەران دەسەڵات ئەم جۆرە بیرکردنەوەی دەوێت لەوەی کە تۆ بێهیوابی لە دەنگدان بێهیوابی لە شەڕی ئیرادەی خۆت کە هەیە من باوەڕم وایە وەکو شخصی خۆم ڕاستە سەرۆکی حکوومەت ئەگەر سبەینێک واژۆکانیش بە تەواوەتی هەبێت ڕەنگە نێتە پەرلەمانەوە بێتە پەرلەمانەرگیز لێپرسینەوەی لەگەڵا ناکرێت بەڵام گرنگەوەیە شەڕی ئیرادەیە چکە یاسایەکیان داناوە بەپێی یاساگە شەڕی ئیرادەکەی تۆ سەرەکەوێ لەسەر دەسەڵاتە باوەڕم وایە شەڕی ئیرادە بەهێزترە لەو شەڕانەی دیکەی کە بەکردەوە دێتە ئەمانە برا جوانەکەم ئەمانە سەرۆک پەرلەمانیان دەرکرد بابە نانێش چێتە هەولێرەوە پیان عیب نەبوو ێستا تۆ حەزە ڕۆم بلیارەها دەنگ کۆکەرەوە دژی ئەمانە یەکەنینیان پێیە کاکە خۆ پیان عیب نییە فەرما بن برا عی تۆ بەتەمای بە دەنگانی من و تۆ پەرلەمان و ئەمامانە وران ئەسڵەن پێکەنینی پێیە با بە دەنگانی چی بینیت ئەمە هەست گاڵتەیان لێ حەلی بەستی حەلی بەس زۆر باشە کاکامەران سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس دەکەم دەچمە هەولێر لای کاگڕاستی سڵاوی خوا لێبێت فەرموو ڕای خۆی لەسەر تەوەری دوانگەی خەڵک بڵێ بۆچی یا گرنگی واژۆی پەرلەمانتارێک لە ئێستادا چییە؟ السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. سلام عليكم لتواوي بينران. صاص. سلامت بي صفات. بالنسبة برساندني سروش حكومة بيز ناكا بيبنا برلمان يعني برلماني لبوسيا او كساني كان برلمان وانا همو بدنجي تزويرو بدنجي مرديو بدنجي زنديو بدنجي سوريو بدنجي وانا قيشتينا برلماني خو بدنجي منتونا قيشتيني واو كساني كا دنجيش كان دايتا وانا لزنديا كان
با مستحقیان بی ئەو بێ مەعاشیە و ئەو بێپارەیە و هەتا ئێستاکەش ناتوانێت سێم بەردەی لە ماری خۆت پێکا دەبی دوو دەقەی پێ بچی بچی سکێتی لێداتەوە ئەو ملەتە مستحقی ملەتێک مەڕبی شوانە نەخیندەواری مستحق بی يعني نازم بس برلمان كتير عند أو هم كتير كهرباء كزادة فيه يعني نازم أو دولة فيه يعني ساعي ممكن تامر يسمعها. بچێتە پەرلەمان وەڵامیەوە بداتەوە بۆچی موچە سەتا 21 بە نایاسایی دەبڕێت سەتا 21 لە فەرمانبەری دەبڕی ئەو پێشتر یەک هات گوتی پاشەکەەوە دەوزارەوە گوتی دەبڕم بەخوای دەستەری مانجێلێکم دە لە مۆزەف و لە فەرمانبەرەکان ئەو زعزم لێ ئەوانە نا چونکە ئێستا من پێشکەشم پێ ناخۆش تەلەڤیزۆنی دەنابتان و لە تەلەڤیزۆنەکانی دیش لە بەرنامەی خێرخوازی ئەوانە خێری بە فەرمانبەر و بە پێشمەرگە و نازانم بەچێ دەکەن خێری بەوانە مەکەن کاکە وەڵا خێریان پێ ناچی یعنی نەتماندی 500,000 پێیا کەچی هەر دەگری لە بەو دەوڵەت شەڕی دەکەی دەکیا بەرامبەر دوژمنی ئەو جەماعەتەکەت ناداتێ کاکە وەڵا داوامەی لۆ مەکە وەرە لە مەیدانە ڕاوەستە لە خۆت عەمباری کە باشترە بەخوا عەمباری کە دەتانی مارومدارەکەی خۆی بەستای برندی بژێنی نەک ئەوانە پێشمەرگەشیان سوو کرد پێشمەرگە دەبی لە تەلەڤیزۆنان بەدەکەی خانی بەسەدا ڕووخایە یەکێک شیری نێرە بۆ مندارەکەی بکرد یەکێک عەفازەی نییە یعنی نازانم ئەو خەرکە لە بۆ چی لە بۆیان دەکا خلوی ئەم درم پڕ ئێستا لە مەستحقیان بی هەموو شتێک مستحقی ئەو ملەتێ بی ملەتێک نەتانی هەبێتە دەرێ داهای حکوماتی خۆی بکا کە مافەچی دروشتی خۆتی یعنی حکوماتی هەوڵاتی کێ لەسەر ئەو دەوڵەتێک کاربای هەبی ئاوی هەبی معاش کۆی هەبی یعنی پێناگەم بەخوای درم پڕە لەو دەوڵەتێ بەس بەچۆی گوتنی ناڕۆمە دەرەوەی وڵات بچمە ناودار کوفر لەبە ئیمانەتەوە دینەکەمان لێرە ماینەوتەوە بەنا هیچمان لەو حکومەتێک نایێت زۆر باشە کاگڕاستی مافیانەوتەوە خوای گەورە ئینشاءالله لە بەڕێی سەردامیدانە دەبا سپاس بۆ پەیوەندیەکەت کاگڕاستی بۆ ڕاکەت سپاس بۆی کە ڕای خۆت لە دوانگەی خەڵخستە ڕوو دەچمە شارە زوور کاگعلیم لەگەڵە کاگعلی سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش دەمەوێت بزانم ڕات لەسەر تەوەری دوانگەی خەڵک چییە گرنگی واژۆی پەرلەمانتارێک بۆ بۆچوونی جەنابەت لەم کاتەیە چییە بۆ پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی وڵی خوا لە جەنات و لە ویسەران و بینەران لە ڕاستیە تەوەرەکە گرنگی خۆی هەیە بەڵام بۆ ڕای گشتی گرنگە ئینسان ئەو شتانە بوورژێنێ لەوەی ڕاگەاندەوە بەڵام لەوەی عەمەلی کرداری و ڕەنگە ئەو سوودەی نەوێت بەس حەز دەکەم شتێک بڵێم لەسەر و برا بەڕێزە خۆشەویستە کە ئەو پیاوە خاکی سادەی دۆزی بووە لە ڕاستیە بەڵام کالی بەداخەوە دیارە پەیوەندیەکەی کاگعلی لە شارە زوورەوە نەما بۆ هیوایی کە جارێکی دیکە پەیوەندی بکاتەوە و ڕاکەی خۆی بخاتە ڕوو لە دوانگەی خەڵک ئەزیزان دیارە وەک ئاماژەمان پێکرد دیارە هاوکارانم دەڵێن پەیوەندیەکی دیکەمان لەگەڵایە مامجەوهر لە کۆیەوە مامجەوهر سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش دەمەوێت بزانم لەسەر تەوەری دوانگەی خەڵک ڕات چییە یان بۆچوونی دەڵێم حەسارەتن بە یەکترتایە ئێستر هەڵایە خۆپەرستێکی سەیرن هەر خۆیان پێ ئاغایە ئەمە سیفەتی حزب و کوردن گوتی دەڵایە دژمنە خاوەن خاکە بۆ دژمنی سەرمایە کاتی یەکێتی ئیتر بەستێتی خۆشێ دەویستی من لە برسێتی ئەو دەمەدەمەت بۆ لەسەر سێ یان بۆ دۆلارە یان بۆ کورسیە نە حکمی سوور نە حکمی زن و کوڕی هەر زەکار حکمی وجدانی پیاوەکی هۆشیار وەڵام نە قوبات و نە بابیل و نە مەسرور و ئەوانە هیچیان پێشمەرگن ئەو بەواسطەی دابی ئەوش بەواسطەی دابی حکم دەکێڕن لە ڕێواستی سەرۆکی پەرلەمانە نەهەیە منیش دەگرێتێتی پارتی لە 35 کورسی 23 کورسی تەشکیلە یەکێتی ڕەنگە 10 کورسی تەشکیل دا دەڵێن ڕۆژێ نەهێنە ڕۆژێ بچینی دۆلارە ئەم دارەش برسێتێ بۆ ئەم سداهزارە ئەرێ بەڕێز کاک مەسرور و کاک قوبەرنۆ ناکەن ناو پەرلەمان لە سێندی ئاساییتان نەخوات زۆر شەرتان بە پەرلەمانە هەی خواتان بە قوربانی بۆ لە سەید و ئەمساڵ و سینیاداران بکە ئەو پسەتان چەند لەسەر میدن هەر عیبەن و ئەو دبلەمانەی پەرلەمانە پەرارەز کردی و میلەتیان برسی کردی و حکوومەتیان ڕوخاندە سەرۆگایەتیانە میزدەناوە عیبە دەستنە وڵاتان خۆ هەر دەستێتن ناتان خەمل دەستێتن باشە مامجەوهر با من پرسیارێک بکەم کوردستان هەموو جێتا پێکەنە بۆ ئێستا ئەمریکا گوڵەتی سەوزە بۆ عێراق پێکا چەند کوردستانە زانمن میلەتێک سەر میلەتێک
ساڵە میلەتی کوردستانەوە مام جەوهەر با من پرسیارێک بکەم دەرفەتم کەمە بازاری هەیە ئەو هەمە زیدە بە ساڵە هەیە 4,500 دێت و ئەو هەمە لێوانەکە بابە بڵێن ئەگە پەرلەمان ڕاز دەکا ئەوەی غیرەت هەبێ لە ناو پەرلەمان دەبێ مەسئول قوباتی بانکات لا حکومەت هەموو حکومەتەکەی بانکا دەبێ هەموو ڕئیس حزبەکان بچە ناو پەرلەمان ئەوەی یەکلاوی بەستە زۆر باشە مام جەوهەر برسیە دەربەدەرە بوویتە خوڵام نەهامەتە لە هەموو ماڵێکی برسێکی تێدا قورانی ئەو سەرکردانە لە ماڵ لە ئاسایی هاتی دەخوایە کوردا خەڵکی لە کوردستانە دروست کردیا مامەڕی سێ مەسئول و دابین و قوباتۆوانە هەی خوای مەقوبانی گۆڕەکەی مامەڕی مام جەوهەر با من پرسیارێک لە جەنابەت بکەم باسی سوێندی یاساییت کرد ئایا ئێستا کە پەرلەمانتارێک ئامادە نەبێ ئەم واژۆیە بکات لە کاتێکە هەموو خەڵک حەقی خۆیەتی بزانێ بۆچی 121 موچەی بە نایاسایی دەبڕێ پەرلەمانتارێک ئامادە نەبێ واژۆ بۆ پرساندن و وەرگرتنی ئەم وەڵامانە بکات لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی ئایا ئەمە پێچەوانەی ئەو سوێندە یاساییە مام جەوهەر ئایا ئەمە پێچەوانەی پەرلەمانی پارتی مام جەوهەر ئایا ئەمە پێچەوانەی سوێندی یاساییەکەی کە خواردویانە ئەوەی یەکێکی هەموو لە موسەقی دەپرسێ گۆڕانی زیارە بووی سەجوبەت گۆڕانی زوبەت لەدای کات مەسئولانی دەکرێت هەموویان بەرپرسیارە یەک پرسیستانی هەموو یان ئەوەلی هەمووتان نەچوبە لە ناو حکوومەت یان ئێستا چوو لە ناو حکوومەتان هەموو دەبیا و بارە قورسی هەرگرێت ئەوە کارەساتە تۆ خزمەتکاری کەس نییە ئەوە قسەی مستەفا بارزانێ دە لە کورسەبانی باوکی کردە بە کات مەسعودەوە ناوی مستەفا بارزانی دەخوات تۆشیان کردی احساس بوون بە دینارێ بۆ ماسێنە دیرەوەری ئێستا کە ملیار دێن وا کوردی خەڵکە زۆر باشە مام جەوهەر مامدەرانی جێچێتەکە هەموو بەسەر کۆمارەکەیدا خوێنی هەزاران شەهیدی ئەو داستانە گەورانە هەموو بە باعێسا بێن لەواری دەرم هێدن بەو کردن سپاس بۆ والله لەما کۆچی بۆمەوەی بارزانی مستەفیدانە کرد سۆرانی سۆری دەکرد هەزوو دەکاناتە خیانێکیان کرد دکتۆر خالد سیسار و دەسواتی دەپارات علی عسکری گەروی ئەوەراقای پارەست نەیهێزەیکی عراقی بێ كمان جالس مكان عسكري عبد الله باسلوسي او لا غاية تقول نقول له مهما سرى سهران باطل او دا جاي دس لمركز مقاسات كدو او دا دس شربة اليانية دا قالوا بس هذا صوت الجنوب يا فيك ودا كده لا سلام مايو والله يتجيت ثلاث نرجي هنا بقولاش اللي عكس اللي حكم لنا زور باشا مام جوهر درفتم مام جوهر درفتم كما بيوندي ترم لقلايا دبي مساعدة ستة دەبێت دەرفەتی ئەو خەڵکە بدەن مام جەوهەر ڕزای خوال لێ دەکەم هیچە خێرە گۆڕێ بابت واز دەکە لە ڕقیبی نائیەکێکی دەست و حەیدە زراعی سێفتسارە کورد ئیبادە بووە ڕیسوا بووین بەرابەر خوا و پێغەمبەر و دنیا و هەموو دەوڵەتی عەرەبی جامعەی عەرەبی پەرلەمانی ئەوروپی و کۆنگرێسی ئەمریکی هیچ شتێکمان بەدەستەوە نەمایە کەی کەدیکە دەلا ئەگەر ملەتی کوردستان ڕەگی لەکەدی ڕاستەوە بەداوای لێبوردنەوە مام جەوهەر دەرفەتم زۆر کەمە خەڵکی تر لەسەر هێڵی پەیوەندین زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت مام جەوهەر لە کوێیەوە دەچمە هەولێر کاکبورانم لەگەڵە کاکبوران فەرموو بزانم ڕای جەنابەت لەسەر تەوەری دوانگە چییە؟ کاکە ئێوارەتان باش و سەلام عەلەیکوم. عەلەیکوم سەلام وەرەحمەتوڵڵا ئێوارەی جەنابیشت باش. زۆر خۆشەویستی سڵاو حورمەتم بۆ تەواوی ئەوانەی پەیوەندیان کردیان ئەوانەی پەیوەندیان نەکردو گوێیان لە دەنگمانە. من ئەمەیە بەنسبەت ئەو پرساندنە چەند شتێک بڵێم اینجا ئەوەی ڕای لێ نییە یاخود قسەگەی منی بەدڵ نییە ئەوە لەوانەیە بیرکردنەوەمان جیاوازی هەر کەسە ڕای خۆمان دەرەڕی بەدڵنیایەوە ڕێز لە ڕای هەموو کەسێکیش دەگیرێت. خۆشەویستی برا جوانەکەم ئێمە نابێ پێش هەموو شتی عەفوکە نابێ ئێمە وەکو کورد کە بە خۆمانەڵین کورد بە یەک زمان قساتین لە یەک شاشە میدیاوە تانە تەشیر و ببینە زمان زبر بۆ سەر یەکتری ئەمە پێش هەموو شتێک بۆ ئێمە خۆمان ناشرینکەین یعنی ئەمە هیچ پێویستەوە ناکە کاسیروان ئەڵێ لە 12 ساڵی پێشمەرگە ما بەڵێ ڕێز لە ڕاکەیە گرم و ماندوو و خاوەن خەبات و ڕێز لە قسەکەش یەگرم کەوتێتی سادێ کاکە ئەمەدان کۆمەڵە قسەی کرد لە پاشی ئەو هەر عینە ئەم مام جەوهەر ساعتە تەلەڤیزیۆنەکەی لێمان داگیر کردووە احترامی ئێوە خۆشەویستە هەر کەسە ڕای دڵی خۆیەتی و پڕبەدڵ خۆی دڵی بنە قساکە بەڵام کۆی کێتەوە هەموو قسەکان کۆی کێتەوە عەفوم کە تکایە با ئێمە خۆمان لە بچووک نەبێ و خەڵک بە گەورە بزانین کاکە ئەم کات مەسئوولەی کە بۆتە سەرۆکی ئەم حکومەتە یاخود با بڵێن ئەم پیاوە کە لەوێ دانراوە هەر کەسێکە سەرۆکی ئەم حکومەتێ
ئایا ئەم میلەتە نازانن ئێمە لە چ قەیران و بارودۆ خوژیانەکەین ئایا نازانن ئێمە لە 2014 دیناریخوان لە عێراقەوە بۆ نهاتوو بە نیوە چڕی بۆمان دێت تۆ لەسەر چی بانگێکی بۆ چی بانگێکی ئەو لە بۆش بۆ چی دێدات میشە قسەی بەلازداتە دەست بۆ یاخود ئەو لە بۆش دانیشە لە پەرلەمانە بەڵێ بۆ تۆ بکە کە بە شەرتێک یعنی وا بیرکەرەوە عەفومکە تۆ کاتێ من دێمە بەرامبەر جەنابەت دانیشم تۆ لێم تێبگەیت یاخود من لە تۆ تێبگەم ئەگەر یەکتری تێنەگەین بۆ چی بێم وەنیە ئەسەیکە ئەلێرانەیە کار مەسرور بانگەکەن بۆ پەرلەمان و پرساندن و نەوەڵاتمان پەرلەمانتاری ئیمزای کرد نە ئەو ئیمزای کرد کاتە تاوانی نە ئەندام پەرلەمانە نە تاوانی سەرۆک پەرلەمانە بەخوا نە تاوانی سەرۆک حکوومەتە وەد ڕووبارزۆخ و قەیران و دراوسەکانمان وای لێمان کردووە ئێمە گەینەتە ئەو ڕادەی خۆمان لا ناشرین بێ کەسمان قبول مەبێ دوو کەس یەکێک خەڵکمانە شوێنە یەکێک لە شێ شارێت لەو پەیوەندەکە هیچیان قبول نییە ڕووبارزۆخی ژیان کەچی بە زۆر باشە منیش وەکو ڕای خۆم وەکو ڕوونکردنەوەیەک بۆ جەنابەت بانکردنی وەزیر یا سەرۆکی حکوومەت بۆ پەرلەمان یا جێگرەکەی یاسا ڕێگەی پێداوە ئەو یاسا کوردیە خۆماڵیە کە لە پەرلەمانی کوردستانەوە و بە زۆرینەی دەنگی یەکێتی و پارتی و پارتی کە حزبەکەی جەنابی ڕێزدار مەسرور بەرزانیە ڕێگەی داوە تۆ توانی بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان 23 واژۆ کۆ بکەیتەوە بۆ پرساندنی سەرۆکی حکوومەت وانە واتە هەر 23 پەرلەمانتارێک کاتێک کە ئامادەیان تیا بوو واژۆ بکەن و یاداشت ئامادە بکەن دەبێت سەرۆکی حکوومەت تەشریف بێنێتە ناو پەرلەمانەوە ئیدی پەرلەمانتار لەسەر حەق بێ یا لەسەر ناحەق بێ مادام یاداشت و بەڵگەنامەی یاداشتەکەی خۆی هەیە و سەرۆکایەتی قبوڵی دەکات سەرۆکایەتی پەرلەمان دەبێت سەرۆکی حکوومەت بێتە ناو پەرلەمانەوە جا ئەمە دیوێکی یاساییانە و زۆر ئاساییانە کە یاسا کوردی خۆماڵەکەی خۆمان پێمان دەڵێت بەڵام بە دیوێکی دیکە بۆچی دێت بۆەوە دێت کە لە 2014ەوە کاتێکا پێش 2014 ئەمان دروشمی ئابووری سەر بەخۆیان بەرز دەکردەوە بەڵام ئەم ڕۆمان بەم ڕۆگەشتووە کە ئێستا دەیبینین قبولمان هەموو گیان بە قەیرانی داراییە تێپەڕێ بەڵام پەرلەمانتارەکەی پارتی خۆشی نازانێت داهاتی وڵات چۆنە چەنە و چۆنە پارێزگاری پێشووی سلێمانی کە چەند ڕۆژێک لەمەوە پێش لە تەلەڤیزیۆنی پەیامە باسی لەوە کرد نەیدەزانی داهاتی سلێمانی چۆنە کەسێک کە نازانێت داهاتی هەرێمی کوردستان و حکوومەتەکەی چۆنە لەو لاشەوە 150 و 120 و 21 موچەی لێ ببڕێ خۆمافی خۆیەتی ڕوونکردنەوە وەرگێ بزانێ بۆچی موچەی لێ دەبڕێ ئایا تەنها پارە نەناردنی بەغدا پاساوە خۆ لێسایە بەغا هەندێک پارە دەنێرێ خۆ دەبێ وەڵامیەوە وەرگێ بۆچی 21 موچە دەبڕێ بەبێەوەی بگەڕێنرێتەوە بۆ پەرلەمانە بڕیارە بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان بڕیاری لێبڕێنی موچە دەدرێت دەڵێ داهاتی وڵات ئەوەندەیە لە کاتێکە ڕەنگە بە پەنجەی دەست خەڵک بزانێ بەرپرسانی باڵای ناوێکی و پارتی بە پەنجەی یەک دەست ڕەنگە بزانن داهاتی گشتی ئەم وڵاتە چۆنە دەگینا لە پەرلەمانتار و لە سەرۆکی پەرلەمان و لە هەندێک خەڵکی پلە باڵای حکومی کە دەپرسی نازانن داهاتی وڵات چۆنە کەواتە ئەم خەڵکەش مافی خۆیەتی و پەرلەمانتار مافی خۆیەتی بزانێ لە پێناو چیدا موچەکەی دەبڕێ و قەیرانی دارایی بوونی هەیە عفوکە ئەمەیە ئەوەی لە دڵمایە بیڵێن لای چێ پەسەنە و لای چێ پەسەن نییە ئەوە چاراوتنی خەڵکەکە ئازادە بۆ خۆی چاچی من قوربانچاو 2014 کە موچەمان لە عێراقەوە بۆ نایە یان داهاتەکەمان ئەو شتەشە شای سەدارانی لێمان بڕاوە بەڵێ وایە ئەی ئەم داهاتی لە کوردستانە نادیارە بە پەنجەی دەچەند کەسێکە زانێ بەڵێ ئەمەش وایە ئێمەش وەکەو خەڵکە ئێمەش بە چێسەتیین کرێچین پێشمەرگەین موچەمان نایە موچەمەدە بەڵام ئەمەم پێ باشترە لە دەستماچکردنی کازمی ئەجاخۆ من نەچوومەتەوە دەستی کازمی ماچکەم هەر حەزبەکەی سەرۆکی حکوومەت و یەکێت و پارتیم دەستنەوە دەستی کازمی ماچەکەن خۆ خەڵکە ڕەش و ڕوتە نییە هەرەوەی کە 121 موچەی بڕیوارەوەی دەسێتەوە دەستی کازمی ماچەکە 4 ساڵ لەمەوە پێش 4 ساڵ لەمەوە پێش ڕیفراندۆمان دەکرد لە عێراق جیا دەبووینەوە من دروشمی کورد کەم بژێ و کەڵ بژێ ئایا ئەزانی تۆ ئەو دروشمە چییە کە من خۆم بچووکەوە ناکەم بۆ کابرای عەرەب 182,000 لێم ئەمسال کردووە باشە کاک بورهان دەرفەتی زۆرم پێدای سەرۆکی حکوومەتەکەم بکەم بەدەیان تریلیۆن و دینارەتی هەزار لە شارەکانی ترمانە بە خەجەرێکێ ئەم نیستی دەستی بۆ بەرێ وەکو چاکسازی نەیانێش و دەستیان خستە بەردەستی پێشیان لێگە نەیانێش ئەم چاکسازی بکە زۆر سپاس کاک بورهان زۆر سپاس
سپاس بۆ پەیوەندیەکە دەرفەتی زۆرم پێدای بەڵام ئەوە ڕوون و ئاشکرایە کە ئەوانەی کە ئێستش دەچنەوە بەغدا دەست لە بەغدا پان دەکەنەوە شەڕی پۆستی حەزبی لە بەغدا دەکەن کە بەوتەی بەرپرسانی حکوومەتەکەی کازمی تاکە لایەنێک لە دەرەوەی بازنەی خەڵکی سربەخۆ خەڵکی کاندید کرد بێت پارتی دیموکراتی کوردستانە وەزیری دەرەوەی کاندید کردووە ئەوانن کە 4 ساڵ لەمەوە پێش عێراقیان تەلاق دەدا بەڵام ئەمڕۆ جارێکی تر دەست لە بەغدا پان دەکەنەوە هەم بۆ وەرگرتنی موچە و هەم بۆ وەرگرتنی پۆستە حەزبیەکانیان بۆ هیوایی کە تۆش لێمان عاجز نەبی وەکوەوەی کە باوەڕت وایە دەبێ هەموو کەس ڕای خۆی بخاتە ڕوو بۆیە زۆر سپاس بۆ ڕاکەت کاک بورهان لە هەولێرەوە چەند کۆمنتێک دەخوێنمەوە کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەیە زۆر باشە دەچمە لای پەیوەندیەکی دیکە ئەوکاران ماماژت بۆ دەکەن کاک ڕێبازم لەگەڵە کاک ڕێباز سڵاوی خوا لێبێت فەرموو بزانم ڕای جەناب لەسەر دوانگەی خەڵک چییە؟ سڵاو لە ئێوە لە بیسەران و بنەرانی کەناڵی پەیام زۆر سپاس بەنسبەت تەوەرەکەی جەنابتانەوە ئەو کۆمەڵە ئەندام پەرلەمانانە و لە سەری هەمووشانەوە فراکسیۆنی کۆمەڵگە هەستاوە بەم کارە و پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی و کارێکی گرنگە و پێم وایە کەمێک لە گێڕانەوەی شکۆی پەرلەمانە بەڕاستی ئەمانە پەرلەمانیان سووک کردووە پەرلەمانیان ڕسوا کردووە و هەموو دام و دەستگاکانی حکوومەتیان لە بەرژەوەندی خۆیان بەکاردێن ئەمانە بەداخەوە یعنی ئەمانە بەڵێ ئەمانە پەرلەمانیان کۆ بە دوکانێک بە سۆپەرمارکێت لەکار کاتی ئارزویان بوو یاسا لە بەرژەوەندی خۆیان دەرەکەن هەر کاتێک بەدڵیان نەبوو لە بەرژەوان زیان نەبوو پەکیەخەن دایەخەن ئەمانە یعنی ئەمانە هیچ نەماوە لە کوردستانە لە دام و دەستگاکانە بە حزبی نەکرێت بە بنەماڵەیی نەکرێت کاکە ئەمانە دەسەڵات هەست بنەماکانی دەسەڵاتی حکومڕانی کە یاسادانانە و جێبەجێکردنە و دادگەریان یا قەضایە ئەمانە بە بنەماڵە کراون بە حزبی کراون ئەم دەسەڵاتانە هەر کاتی ویستیان لە پەرلەمان و یاسای بە بەرژەوەندی خۆیان و حزبەکانیان و بنەماڵەکانیان دەرەکەن و لە ڕێی وەزارەتی لە ڕێی ئەنجومەنی وەزیران و جێبەجێکردنەوە پەیڕەویەکەن هەر شتێکیش دژی ئەوان بجوڵێنرێ و ئەرقەلێ بۆ دروستەکەن و گرفت دروستەکەن بۆ بەرامبەرەکانیان بەڕاستی ئەمانە زۆر باشە من دەمەوێت بزانم ڕای جەنابەت لەکوێ دنیا هەبووە کات جەناب تۆ نەوت بفرۆشی داهاتی ناوخۆی ئەوەی کە باسەکرێ هەیە تۆ نوچەت پێنە دێ لە 2014 ئەمانە چیەکەن بە میلەتیان بسی کورە میلەتیان سووک و ڕسوا کردوە کاکە زۆر باشە تۆ من دەمەوێت کاک ڕێباز ڕای جەنابەت بزانم ئەو پەرلەمانتارانەی کە سوێندی یاساییان خواردووە لە بەرژەوەندی خەڵک و گەل کار بکەن ئێستا خەڵک لە بەردەم هەموو قەیرانەیە بەڵام ئامادەنی واژۆیە بکەن بۆ لێپرسینەوە یا وەرگرتنی وەڵامی ئەم قەیرانانە و لێبڕینێ موچانە لە سەرۆکی حکوومەت ئامادەنی واژۆیە بکەن بۆی کەم وەڵامانە وەرگن لە سەرۆکی حکوومەت لە زاری خۆیەوە لە ناو پەرلەمانی کوردستاندا چی بۆ پەرلەمانتارانە دەڵێ بەداخەوە یعنی ئەوانە ئەوەکو جەناب دەڵێ سوێنی یاساییان خوڕوە ئەمانە تێکن لە گردنیانە یعنی تۆ وەرە لە فەیسبوک و لە کۆمەڵایەتەکانە دەرمیان گەرم و ڕەخنە و تێبینی و نازانم ئەم شتانە کەچی بۆ پرسێکی ئاوا واژوویەکە ئامادەنین بیکەن و بوون بە دادەستی حزبەکانیان لە کاتێکا پەرلەمان پێویستە نوێنەری گەلبێن پێویستە داکۆتی لە مافی هاوڵاتیان تا کەچی ئەمانە ئاوا بەداخەوە هیچ بەهاییان بۆ خۆیان و بۆ پیشەکانی ڕاوتۆ ئەم خولەی پەرلەمان لە سەردەم خولەکانی پێشی پەرلەمان خراوتر و هیچە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ڕێباز داڵەبجۆ لەگەڵ مابووی سپاس بۆ ڕاکەت دەچمە سلێمانی کاک حاجی خدرم لەگەڵە کاک حاجی خدر سڵاوی خوا لێبێت بەداخەوە دیارە پەیوەندیەکەیش داخرایەوە دەچمە لای کۆمنتەکان کەوسەر هەولێری دەڵێ باش ئەندام پەرلەمانێک غیرەتی نەبێت ئیمزایەک بکات لە ترسی گیانی خۆی ئەی چۆن خەڵک غیرەتی دەبێت خۆپیشاندان بکات محەممەد علی دەڵێ ئەرام میمزایە بۆچی هەر نەکرا یانی ئەندام پەرلەمانێک نەبووە میمزایە بکە ئەمە جێگەی داخە محەممەد ئیبراهیم دەڵێ هەر 111 ئەندام پەرلەمانەکە ئیمزای بکە هیچ نەمۆزوعەکە ناگۆڕێت لە ڕابردوو پەرلەمان نەیتوانیوە متمانە لە بچووکترین بەرپرس وەربگرێتەوە ڕاستی خۆشناو دەڵێ ئەگەر زاڵم ترسی لێپرسینەوەی هەبێت واز لەو زڵمە دەهێنێت کامران محەممەد دەڵێ بۆ ئەوەی وەک چۆن دەڵێن پەرلەمان و یاسا مەرجعی گەلەکەمانن بەکردەوە بیسەلمێنن سومەیە کەمال دەڵێ هەر ئەوەنەی حکوومەتی هێناوەتە لەرزە بەناو پەرلەمانتارەکان توانای کردنی واژۆیەکیان نییە بۆ خۆی گرنگە محەممەد بەهادین دەڵێ پەرلەمانتارێک نەتوانێت ئیمزایەک بکات ئیتر دڵی چی خۆش بێت بە پەرلەمان نیاز بەڵەکی دەڵێ بە شێوەیەکی پراکتیکی ئەیسەلمێنن کە نوێنەری ڕاستەقینەی گەلن
جاسم محەممەد دەڵێ ئەگەر یاسا هەبێت پێویستە بە پەرلەمان ناکات بەڵام بێیاساییە بۆیە هەمیشە هەوڵە درێ بۆ ئەم جۆرە واژۆیانە دیارەکات جاسم چکام جۆرە واژۆیانش خۆی لە چوارچێوەی یاسا و پێڕەوی ناوخۆی پەرلەمانە و چوارچێوەیەکی یاسایی خۆی هەیە حەقی بەوەنیە کە بڵێ ئەمە فراغی یاسای دیکەیە ئەو کاتە تۆ بێی لێپرسینەوە لە حکوومەت یا لە جێگرەکەی بکەی ئازدان دیارە تەوەرەی دوانگەی خەڵکی ئەم شۆمان لەسەر گرنگی واژۆی پەرلەمانتاران بۆ پرساندنی حکوومەت چییە؟ دیارە ئەم تەوەرە لەم کاتەیە کە لە ئێستادا هەڵمەتێک هەیە بۆ کۆکردنەوەی واژۆ ئامادەکردنی یاداشتێک بۆ لێپرسینەوە لە یا پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی کە ئەمە دووەم جارام هەڵمەتە دەرێت جاری پێش و واژۆی ڕێژەی یاسایی واژۆ کۆکرایەوە بەڵام دیارە بەهۆی فشارەکان بۆ سەر هەندێک لە پەرلەمانتارەکانی بزوتنەوەی گۆڕان و چەند پەرلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی و ئەم جارە بۆ جاری دووەم تا ئێستا ڕێژەی یاسایی خۆی یاداشتەکە تەواو نەکردووە بۆیە هەمووان خەڵک و پەرلەمانتارە 22 پەرلەمانتارەکەمی چاوەڕێی واژۆی پەرلەمانتارێک دەکەن کە لە ئێستادا واژۆیم یاداشتە بکە چکە هەموو بەڵگەنامەکانی ئامادەن بۆی کە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی بانگشتی پەرلەمان بکرێن بۆی کە بپرسنەوە لێیان هۆکاری لێبڕینی 121 موچە دواکەوتنی موچە و قەیرانی دارایی و چەند بابەتێکی دیکە هەیە وەڵامی لە پەرلەمان وەڵامی ئەم پرسیارانە بدەنەوە. سپاس بۆ ڕاکانتان لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە و کۆمنتەکانتان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تا دوانگەیەکی دیکە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم ماڵتانەوە.